تێپەڕینی 34 ساڵ بەسەر ژەهربارانی هەڵەبجەدا تەنها تێپەڕینی ژمارەیەکی دیکەی ساڵەکە دەچێتە سەر ئەو تاوانە مێژوویە. ئەگەر دوژمنانی کورد و هەڵەبجە خاوەنی ئەو تراژیدیا دڵتەزێنن، ئەوە پارێزەرانی برینەکانی هەڵەبجە دەسەڵاتدارانی ناشایستی کوردن. لە کاتێکدا ئەو یادە پڕ لە ئازارە دەکەینەوە، هەڵەبجەی لەسەر کاغەز بە پارێزگا کراو لەلایەن ئەو شاندانەی دەسەڵاتدارانەوە بە تەواوی پشتگوێ خراوە کە دەچنە بەغدا و سەرگەرمی جەنگی حیزبی و پۆست و پارن. دەسەڵاتی داگیرکەری عێراق با پێکێنانی دادگای تاوانەکان لە بەغدا گەورەترین تاوانی بەرامبەر هەڵەبجە و ئەنفال و کۆی جینۆسایدی کوردستان ئەنجامدا. مەبەستی ئەوان بەناوخۆی کردنی تاوانەکانی بەعەز بوو بۆ ئەوەی زیاتر لە 150 کۆمپانیای بەشداربووی بەرهەمهێنانی چەکی کۆکوژ لە عێراق لە سزای نێودەوڵەتی بپارێزن. بۆیە وەکو زۆر تاوانی تری وەکو یۆگۆسلاڤیا و بۆسنە و هەرسک و دارفور تاوانبارانی بەعسیان ڕادستی دادگای تاوانە نێودەوڵەتیەکان نەکرد. دەسەڵاتدارانی عێراق بە سیاسیە کوردەکانی شەوا لەو خیانەتەدا بەشداریان کرد، تەنانەت تاوانبارانی بەعسیان کردە قوربانی تۆڵەسەندنەوەی تائیفی و ڕق و کینەی مەزهەبی سەدان ساڵە. کەیسی هەڵەبجە وەکو بەهێزترین کەیسی بەڵگەنامەیی بۆ ناساندنی وەکو جینۆساید لە پەرلەمانەکانی جیهاندا ئەرکی سەرشانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بوو، بەڵام ئەوەشیان پشتگوێ خست. نەک هەراوە تارێق ڕەمەزانی فڕۆکەوانی تاوانباری تراژیدیایەکەشیان ئازاد کرد و سەرشانی دەیان پیاوی ڕژێمیشیان بە ئەستێرە زەرد کرد کە هەریەکە و لە گۆشەیەکی تاوانەکەدا بەشداری چالاکانەیان هەبووە. هەروەکو لە بەغدا هیچ کارێک بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە نەکراوە، لە هەرێمیش تەنها لە ڕۆژانی بەر لە یادکردنەوەی تاوانەکەدا بۆ چاوبەستی هەزاران لاوی ناوچەکە سەرگەرمی پڕکردنەوەی فۆرمی دامەزراندن دەکەن بۆ تەنها چەند فەرمانبەرێک، بەڵام دواتر کەس نازانێت ئەو بۆشایانەش چۆن دەکرێنەوە. لە کاتێکدا بۆهۆی پشتگوێ خستنەوە هەزاران لاوی ناوچەکە بێکار ماونەتەوە و زۆر جاریش بەبێ هیوایی ڕێگەی هاتوونەهات دەگرنە بەر. ئەوە لە کاتێکدایە کەس نازانێت داهاتی خاڵە گومریەکانی پارێزگای هەڵەبجە چۆن و بەچی و بۆ کوێ خەرج دەکرێن و کوا پشکی پارێزگاکە.